حزب کوردەکانی ئێران لە نێوان سیاسەتی ئاشتی یان بەردەوامی خەبات لەگەڵ کۆماری ئیسلامیدا سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. کۆبوونەوەی نێوان نوێنەرانی چوار حزبی کوردستانی ئێران و نوێنەرانی کۆماری ئیسلامی لە شاری ئۆسلۆ ئایا بە مانای دەستپێکی کۆتایی خەباتی بەرەنگارانەی حزبە کوردیەکان دژی کۆماری ئیسلامی دەبێت یان ئەم چاوپێکەوتنانە تەنیا بە مانای درێژەی خەبات بە شێوازێکی جیاوازە؟ لە هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان چەند وتوێژ لەگەڵ کۆماری ئیسلامی گونجاوە و چاوەڕوان دەکرێت چه ئامانجێلێکی هەبێت؟ ئەم چوار حزبە نوێنەرایەتی گەلی کوردستان دەکەن لە متوێژانە یان تەنیا وەک نوێنەرانی حزبەکانی خۆیان لەو دانیشتنەدا بەشدار بوون؟ ئایا متوێژانە دەتوانێت بگاتە ڕێکەوتنێکی ئاشتی نێوان دوولایەنەکە و گەڕانەوەی حزبە کوردیەکان بۆ نێوخۆی وڵات؟ بۆچی لانیکەم سێ حزبتری ناسرای کوردستانی ئێران لە متوێژانە ئامادە نەبوون؟ ئازیزان بۆ باسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە یەک میوان لەگەڵ دەبێت. میوانی بەرنامەکەم حوتە کە دەرگای سکایپەوە لەگەڵمان دەبێت بەڕێز ڕەزا کەعبی جێگیری سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانە. کاک ڕەزا بەخێر بێن. زۆر سپاس. کاک ڕەزا وەک دەستپێک ئەو باسە لە چەند هەفتەی ڕابردوودا هەبوو کە حزبەکەی ئێوە کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵ حزب دیموکراتی کوردستانی ئێران حزب دیموکراتی کوردستان و کۆمەڵەی شۆڕژی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەشداری خولی یەکەمی وتوێژێک بوون نە بە تایبەت با بڵێن مزاکرە لانیکەم دانیشتنێک و توێژی دەستپێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا. دواتریش هەندێک لەو وتوێژانە کاک عومەر ئیلخانیزادە کە ئێستا وەک وتەبێژی با بڵێن ئەو ژووری هاوکاری حزبە کوردستانیەکانی ئێرانە پشتڕاستی کردەوە هەواڵە. لە هەواڵەکاندا بوو کە بەڕێستان نوێنەری با بڵێن حزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بوون لە وتوێژانە. دەتوانن وردەکاری زیاترمان پێ بدەن سەبارەت بەو بابەتە؟ کاک شاید هەر دوێنێ ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستانی ئێران ڕاگەیاندنێکی لەم بارەوە بڵاو کردوێتەوە. لەو چوارچێوە کە ئەم ناوەندە بڵاوی کردوێتەوە بەڕاستی شتێ لەوە زیاتر نییە و لەو دووسێ حوتوی ڕابردووشا کە ئەم دەنگۆ زۆر بڵاو بووتەوە هەم کاک عومەر ئیلخانیزادە وەک وتەبێژی ئەو ناوەندە قسەی کردووە و هەم بەڕێزانی دیکەیش لەم بارەوە قسەیان کردووە. تا ئێستا هیچ وتوێژێکی جددی لە نێوان ئێمە و کۆماری ئیسلامی لە گۆڕێدان نییە و نەبووە و ئەوەی بووە هەروە کە لە ڕاگەیاندنەکەی ناوەندی هاوکاریش دوێنێ بڵاوبەتەوە ڕەد و بەدەڵکردنی هێندێ پەیام بووە بە حزوری لایەنێکی سێهەم بۆیە تا ئێستا ناتوانین ناوی لێ بنین وتوێژ بەڵکو هێندێ ئاڵوگۆڕی پەیام بووە لەم ڕابتەوە و تەرەفەین هێشتا واردی هیچ چەشنە وتوێژێکی جددی و بنەڕەتی لەسەر مەسەلەی کوردستان لە کوردستانی ئێران نەبوو. ئەو دانیشتنە دەستپێکە کە بە فەرمایەکی جەنابەت تەنیا تێیدا هەندێک با بڵێن پەیام گوازراوەتەوە ڕەنگە داواکاری ئێوە دەکرێت ئاماژە بۆ بدەن ئێوە وەک نوێنەرانی ناوەندی هاوکاری حزبە کوردستانەکانی ئێران چ پەیامێکتان بوو کە پێویست بوو لەوێدا بیگوازنەوە؟ پێش ئەوەی کە ئێمە لە ناوەندی هاوکاری پێش هەر دانیشتنێ یا هەر قسە و باسێ یا هەر ناردنی هەر پەیامێک ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستان کۆبووینەوە کوردستانی ئێران کۆبووینەوە و لەوێدا مجموعەن قسەیەکیمان کرد مجموعە ئوسول و پرەنسیبی خۆمان لەم بارۆ ڕوون کردەوە. ئێمە دەتوانین هێشتا هەرچەند هیچ نەبووە بەڵام وتوێژ یا مزاکرە یا هەر دانیشتن قۆناغی خۆی هەیە دەورەهای خۆی هەیە کە هەر دەورە کە پێشڕەفتی خۆی بکە دەتوانێت واردی قۆناغی دیکە بە. ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستانی ئێران کە دانیشتنمان کرد ئێمە پێم وابوو دەورەیەکی مقدماتی زۆر مقدماتی پێویستە بۆ ئەوەی کە ئەم وتوێژانە بچێتە پێشەوە.
بغير ئەو دەورە مقدماتی ئەمە مجموعی ئوسولمانەیە کە پێم وایە لە قسە و باسی بەڕێزان کاک عومەری الخایزادە، کاک خالیدی عەزیزی، کاک مستفاجی لە دوو سێ حەوتوی ڕابردووە کە قسەیان کردووە لەم بارەوە ئاماژەگەلێکیان کردووە. ئێمە لەسەر ئەسلی ئەلەنی بوونەوە پێدا دەگرین، لەسەرەوەی ئێمە لەسەر خاستی مەسەلەی کورد لە ئێران وتوێژەکەین، لەسەر خاستی ئەم حیزبانە نییە و ئەم شەرتانە دەبێت بچێت واردین بێت. بەڵام پێش ئەوە ئێمە پێما وایە کە بۆ دەستپێک یا بۆ ئەوەی تەرەفی مقابل حسنی نیەتی خۆی نیشان بە دەبێت چەند شت بکە. یەکێکەوەی کە یەکێک لە مقاماتی ئەم نیزامە پەیامێک بنێرێ بۆ خەڵکی کوردستان کە دەیهەوێ مەسەلەی کوردستان بە شێوەیەکی دیکە چارەسەر بکە. ئازادی زیندانیانی سیاسیە، ڕاگررتنی حکمی ئەدامە و چەند شتی دیکە لەم بابەتەیە، کۆشتاری کۆڵبەرانە، هەموو ئەوانە بۆیە لەوەها فەزایەکایە کە دەتوانێت تەرەفەی داع بکەن کە هەنگاوی یەکەمیان بۆ وتوێش هەڵگرتووە و دەتوانن واردی قۆناغهای دیکە بن. بەڵام تا ئێستا وەکە عەزمکردن و لە ناوەندی ڕاگەیاندنی ناوەندیش هاتووە، تا ئێستێمە واردی هیچ پرۆسەیەکی جدی نەبووین لەم بارە. باشە کاک ڕەزا، هەر ئەو پرۆسەیە کە بەڕێزت دەفەرمووی جدی نیە، هەر ئەو دانیشتنە بە ئامادەبوونی لاهێنی سێمداوە، کەواتە ئێوە ئەو پەیامەتان گواستۆ پێیان کە ئێوە لە هەلومەرجێکدا ئامادە و توێژ دەبن بە شێوازێکی جدی و خۆتان با بڵێن جەختەکەنە سەری کە ئەوان لانیکەم بەرپرسێکی باڵای کۆماری ئیسلامی پامێ بدا ڕای بگەێنێ، ئەو وەختە دانیشتەکان علەنی بێ، ئەو وەختە دەست بەسەرکردنی زیندانی سیاسی ڕابگەێنێ، ئەعدامکردن، کوشتنی کۆڵبەران. کەواتە ئایا تکایە ئەمە بەڕوونی وەڵامم گەرەکە، ئەمە بەمانای ئەوە دەبێت کە چیتر ئێوە لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ تەنانەت گواستنەی پەیام دانانیشن تام هەنگاوە هەڵنەگیرێ یان ئێشتا با بڵێن خۆناغی تر هەیە بۆ دانیشتن و هەروە گواستنەوەی پەیامی ئاوا؟ کاک شاهد هەر بەڕوونی ئەمەی جەنابەت پرسیارە، من دەتوانم لێرە وەک پرسیارێک وەک وتوێژێکی تەلەڤیزیۆنی یا میدیایی وەڵامی بدەمەوە، بەڵام تا ئێستا ناوەند لە بەرابەر ئەمرێکی وا قەراری نەگرتووە، پرسیارێکی وا قەراری نەگرتووە و دوایە ناوەند دەبێت دابنیشێ لەم بارۆ تەسمیم بگرێت. دوو لە ڕاگەیاندنەکەی ناوەندی هاوکاری نەکوتراوە دانیشتنمان کردووە، کوتراوە هێندێ پەیام ڕەد و بەدەڵ بووە بۆ ئەوەی کە بالاخره مقدماتی دانیشتن یا وتوێش فراهم بکرێت. بەنابەرین ئێمە ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان یا ئەم چوار حیزبە لە مقابل پرسیار و موقعیەتێکی وا قەراریان نەگرتووە کە مەجبور بن وەڵام بدەنەوە. بەڵام کاک ڕەزا، لەگەڵ ئەوەی کە ناوەند ئاوا هەڵوێست دەگرێت دەڵێ ئێمە دانیشتن نەبووە، وەک ئەمری واقع ئەوەی کە ئێمە دەزین ئەو زانیارانە کە لە سەرچاو جۆرەژەکە بێمە گەشتووە، دەڵێت کە نوێنەری چوار حزبی کوردستانی ئێران کە ئاماژەمان پێدا چوون بۆ نۆروێژ، لەو ناوەندەی کە تایبەتە ناوەندی نۆروێژی بۆ چارەسەری قەیران و ناکۆکی دانیشتون، لایەنی بەرامبەر کۆماری ئیسلامی دانیشتووە، دیپلۆماتێکی پایەبەرزی کۆماری ئیسلامی سەرپەرشتی ئەو لایەنەی کردووە بە داواکاری ئێوە و لایەنی نۆروژی کە ئێوە لەگەڵ پاسدار دانیشت، لەگەڵ دیپلۆمات دادنیشن کە ناسراوە، ئێوش ناسراوە بەڕاستی و قسەتان بێکۆ کردووە. ئێستا قسەکان چ گواستنەوەی پەیام بوو بێت، چ با بڵێن دەستپێکی وتوێژی ئاشتی بوو بێت کە دیارە فەرمووانە بووە، ئەمە چ نایبنین بە پێی با بڵێن وەک دەڵێن چ ناوەندی هاوکاری بڵێ دانیشتنیانە بوو، ئەم شتە ڕووی داوە. پرسیارەکەم دووپات دەکەمەوە، ئایا ئەگەر کۆماری ئیسلامی ئامادە نەبێت بەرپرسێکی تەنیا مەرجە ئەوڵەکە باسی لێ بکەین، بەرپرسێکی بە فەرمی ڕای بگەێنێ ئێمە خەریکین ئامادەین بۆ وتوێژ لەگەڵ حزب کوردستانیەکان، ئێوە دیسان دەچنەوە ئەو ناوەندە بۆ دیتنی لایەنێک لایەنگەلێک یا گواستنەی پەیامێک؟ من لێرە دەتوانم وەڵامی خۆم بدەمەوە، بۆیە دەڵێم ناوەند هێشتا لە مقابل موقعیەتێکی وا قەراری نەگرتووە. یەک ئەو دەنگوانە کە جەنابەت باسیەکەی و هەر چەشنە زانیاریە بڵاو بۆتەوە دەنگۆیە، شایعەیە. ئەو سەرچاوانە کە جەنابەت باسیەکەی سەرچاوی جەنابەت یا خەڵکی دیکە یا میدیای دیکە یا ڕۆژنامەوانی دیکەیە، ممکنە دروست بێ، ممکنە غەڵەت بێ. بۆیە ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان ئێران تا ئێستا هیچ کام لەوانەی پشتڕاست نەکردوێتەوە و ئەو ڕاگەیاندنەی داوە کە دوێنێ بە ئاگاداری کۆمەڵانی خەڵکی کوردستان و بیرروڕای گشتی گەیشتووە. بۆیە بۆ پرسیارەکەیشت ئایا ئێمە لە موقعیەتێکی وایە چ دەکەین چ ناکەین، بازم عەرزم کردی ئەگەر ناوەندی هاوکاری لە مقابل موقعیەتێکی وا یا پرسیارێکی وا یا خاستێکی وا ڕوبەڕوو بوو، من پێم وایە دەبێت دابنیشێ و هەماهەنگی لەگەڵ خۆی بکە و وەڵامی ناوەندی پێ بداتەوە. خۆشبەختانە تا ئێستا
ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان ئێران زۆر یەکگرتوون زۆر هاوقسەن هاونەزەرن لەم بارۆ هاو هەڵوێستن و بە بڕوای من تیمێکی محکەمیان دروست کردووە بۆ ئەوەی کە لە مقابل هەر ئەگەرێکە لەم قۆناغە لەم بارودۆخە لەگەڵی ڕوبەڕوو ببنەوە. زۆر چاکە دیارە کاکمەیل خانیزادە لە توێژ لانیکەم لەگەڵ دۆیچەوەلەدا وەک دۆیچەوەلە گواست بووی و قسەکان ڕوونی کردی بووە کە ئەو چاوپێکەوتنە بووە نەموزاکرە بەڵام چاوپێکەوتن بووە. کاک بوورە کاک شاید ئەوەی دۆچەوەلە ئەوەی کە قسەی هاوڕێ عومەری خانیزادەیە ئەوە ناڵێ بەڵکو ئەوە تەفسیری خودی دۆچەوەلە بووە کە دوایش ناچار بۆ ئیسلاحی بکە. باڵێ زۆر چاکە لەوە تێپەر دەبین چون بدایە ناخشەکە بە جێک ناگا ئێمە دەزانین زانیاری باوەڕپێکراومان هەیە کە دانیشتنێک ڕووی داوە ئێوەش وەک نوێنەرێکی حزب و ئەندامێکی ڕێبەرایەتی حزبێک و وەک ئێمە دەزانین یەک لە بەشداروانی و توێژە دەڵێن ئەبێ چاوەڕوان بکەین بزانی ناوەندی هاوکاری لە داهاتوو چێک با بڵێن ڕوونکردنەوە دەدات بەڵام لە ئیدامەدا کاک ڕەزا چ دانیشتەکە بوو بێت چ ئێوە چوو بێت و دوای ئەوان هاتبێتن یا بە هەر شێوازێک پرسیار ئەوەیە کە بۆچی کۆماری ئیسلامی عالم هەلومەرجەدا دەبێت ئامادەی و توێژ لەگەڵ کورد بێت ئەگەر ئامادەی بەمانای ئەوەیە کە لە ناچاریایە لە ژێر گوشارەکانە ئامادەی و توێژە یان نا ئەمە تەنیا سیاسەتێکە بۆ کوشتنی کات و تێگەیشتنی زیاتر لە حیزبەکان و جۆرێک پەرەپێدانە پەرتەوازەینی و حیزب کوردستانەکانی ئێران. کاک شاید ئەوەی کە تەرەفی مقابل بۆ دێواردی گفتوگو دەبێ دەتوانین تەحلیلی بکەین دەتوانین لێکدانەوەی لەسەر بکەین ئەو لێکدانەوەی ئێستا جەنابەتدات دەتوانێت هەردوو لای بێ بۆچی کۆماری ئیسلامی دوای 40 ساڵ لە جەنایەت و لە کوشتار و لە بۆمباران و لە داگیرکەری و لە ئەژغاڵی نظامی و لە هەموو ئەوانە لە ئیعدامی بە کۆمەڵوە زۆر شتی دیکە بۆ حازرە بێ دواردی گفتوگو و مزاکرە بێ لەم هەلومەرجە ئەمە وڵامێک کە بە بڕوای من خۆیان دەبێ وڵامی بدەنەوە مەعمایەکە کە ئەوان دەبێ وڵامی بدەنەوە بەڵام ئێمە وەک حیزبە کوردستانەکان یا وەک هەر تاکێکی کوردستانی کە بالاخره 40 ساڵە مقاومەتەکەین لە بەرابەر ئەم نابەرابری و ئەم زۆڵم و ئەم سەرکت و ئەم جەنایەتانە ئێمەش دەتوانین خوێندنەوەی خۆمان هەبێ من پێم وانە ڕژیمێک کە 40 ساڵ خەریکە ئەم وەزعیەتەی بەبارهێناوە ئێستا بە ئاسانی لە زەرفی یەکەمین گفتوگو و دووهەمین گفتوگو سێهەمین گفتوگووە دیان بە مافەکانی خەڵکی کووردا بنێ حتمما گرفتێکیە حتمما گرفتێکیە و یا مەبەستێک تاقیبەکە کە دەتوانێت مەبەستەکەی یەکێک لەو مەبەستانەوە بێ تەفرەقە بخاتە ناو حیزبەکان دوو بەرەکایەتی ساز بکە دەردۆنگی دروست بکە لە ژێرەوە بۆ خۆی شایعە لە ناو خەڵکە دروست بکە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە دروست بکە و بڵێ کە بڵێ ئەو حیزبانە هاتوون بۆ ئەوانی تر لێرە نین و بڵێ ئەمە شرایەتێکە کە بالاخره من مەجبور بوون لە زعیفی هاتوون حیزبە و زۆر تەبلیغاتی تر بکە کە من پێم وایە ئەم چوار حیزبە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە 40 ساڵە کۆماری ئیسلامی تەبلیغات لە دژی ئەم حیزباکە مؤسسە و بنیادێکی زۆر گەورەی هەیە دائما مەسائلی ئەم حیزبانە تاقیبەکە سعیکە سیخۆر بنێرەتە ناویان سعیکە ئەسنادیان لێک دەربێنێ کەشفکە شایعە دروستکە دەیان و سەدان پیجی ئینتەرنێتی دروست کردووە لە دژی ئەم حیزبانە کە بۆیە بە نەزەری من ئەم حیزبانەی ناتوانن و نابێ لە بەرابەر تەبلیغاتێکی وەهادا لە کاتی مزاکرە بە بڕوای من تووشی کەم ئاعتمادی یا تووشی شکستی نفسی بن ئەمە تەبلیغاتێکە کە لە 40 ساڵی ڕابردوو بە تەوری کولی بەردەوام بووە بەنابەرین هەدەفەکانی کۆماری ئیسلامی لەوەی کە هاتووە و توێژ بکە چییە بەڵام تەرەفی ئێمە مهمە ئەو بە هەر مەبەستێک هاتمێ لایەنی کوردستانی چ شتێک تاقیب دەکا لەم توێژانە لەم دانیشتانە ئەمە گرینگە بە بڕوای زۆر چاک کاک ڕەزا ئەچینە سەر و پرسیارە کەواتە بەڕای ئێوە لایەنی کوردی حزب کوردەکانی ئێران دوای 40 ساڵ سەرکوتکاری کۆماری ئیسلامی بەپێی ئەوە کە ئەمە سیستمێکە کە لە ناوەڕۆکدا سیستمێکی سەرکوتکەر و وەک ئایدۆلۆژی ناتوانێ با بڵێن قبوڵی بکە ئەو خواستانەی گەلی کورد و گەلەکانی تری ئێران بەهۆی ئەوە کە ئەو دەبێتە بە مانای وەک چاودێران دەڵێن دەبێت مانای دەواخە پوچەڵکردنەوەی ناو کۆماری ئیسلامی بدەن وایە ئەساسەن دانیشتنی و توێژ لە هەر هەلومەرجێکدا لەگەڵ کۆماری ئیسلامیدا درێژەی خەباتە یان دەستکێشان لە خەباتی گەلی کوردە
کاک شاید من پێم وایە ئەمە زۆر جێکەوتووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە هەموو بەشەکانی. یەکەم ئەوەی کە بزافی ڕزگاری خوازی کورد و ئێستا قسەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستان ئێران دەکەین بزافێکی سیاسیە، بزافێکە کە لە ڕێگای سیاسیەوە دەیهەوێ مافی نەتەوایەتی خۆی مسۆگەر بکات، دەیهەوێ بە ئامانجەکانی خۆی کە بە ئارەزوو ئاواتەکانی دێرینەی خەڵکی کوردستان بکە تا گەیشتن بە دەوڵەتێکی سربەخۆ. بەڵام داگیرکەران ئەم فرسەتە سیاسیان لێ سندوتەوە مرتب کوشتاریان کردووە، هێرشی نظامیان کردووە، حملەیان کردووە. جنبشی کوردستان لە ذاتی خۆیدا لەباری نظامیەوە، لەباری پێشمەرگانیەوە دفاعیە، لەباری سیاسیەوە دەتوانین بڵێن حەق تەڵەبانەوە، دەتوانین بڵێن تعڕوزیە، داوای خاستایەکی مەشروع دەکا. ئەمە ئەوان بوون دائیمەن سەرکوتیان کردەوە جوابی خاستی سیاسی خەڵکی کوردستانیان بەو شێوانە داوەتۆ کە هەمومان لێی ئاگاداری. بۆیە خەڵکی کوردستان خوازیاری ئاشتیە، خوازیاری ئەوەیە کە لە ڕێگای مسالمە تامیزەوە لە ڕێگای سیاسیەوە بە خاستەکانی خۆی بکە. ساڵی 1358 ڕێک لە ڕۆژگەلێکی بەم جۆرە کە ئەگەری حملەی نظامی کۆماری ئیسلامی لەشکەرکەشی بۆ سەر کوردستان بوو، کاک فوادی مستەفا سوڵتانی باسی ئەوەی کرد کە ئەگەر ئێمە یەک ڕۆژیش بتوانین هێرشی نظامی بۆ سەر کوردستان بخەینە دواوە بە قازانجی خەڵکی کوردستانە. بەنابەرین ئێمە ئەمە لایەنی کورد بەداخەوە وەک شتێ با بڵین پەیوەندیەکە بڕاهیوادارین کە دووبارە بتوانین کاکڕزا قسە بکەینەوە. ئەو پرسیارە کە لێرەدا هەیە ئەوەیە کە باشە ئەگەر کۆماری ئیسلامی ساڕای تەواو سەرکوتکاریەکانی دەکرێت و دەبێت لەگەڵی وتوێژ بکرێت، وتوێژی ڕێگەیەکە لە ئەو با بڵین خەباتە سیاسیە و ئەو شێوازە هەڵسوکەوتە کە کورد دەتوانێت هەڵی بژێرێت بۆ ئەوە کە مافەکانی دەستەبەرکە. پرسیار ئەوەیە کە ئایا ئێستا ئەو کاتە گونجاوەیە؟ ئاماژە بەوەش بدەم کە بەداخەوە ئێستا نەمانتوانیوە کاکڕزا وەربگرینەوە، هەوڵ دەدەین بە تەلەفۆن لانیکەم بینە سەر خەت بتوانین بە تەلەفۆن لەگەڵی دەنگیمان هەبێ فقط کاکڕزا، ئەوەش لەو دەدەقەکە لە بەرنامەکە ماوە ڕەنگە بتوانین لەگەڵ کاکڕزا بەردەوام بین. کاکڕزا؟ بەڵێ بەڵێ کاک شاید پێم وایە کارەبا هاتەوە ئەگەر وەختیەکەنەوە خۆتان دەزانن. بەڵێ ئەوە هەوڵ دەدەن لە سکایپ شۆ بگرن هاوڕیانم. بەڵێ ئاماژەم بەوەدا کە لە کاتێکدا کە لانی کەم سێ حزبی تری کوردستانی ئێران کە پێشمەرگیان هەیە، گریلان هەیە، چالاک بوون، با بڵێن بۆ ماوەی کوردیا درێژ مێژویان هەیە لە خەباتی کوردستانی ئێراندا، ئامادە نەبوونی ئەوان چۆن دەتوانێت ڕێگر بێت لە شەرعیەتدان بە وتوێژێک کە ئێوە تێدا بەشدار بن؟ ئێستایا داهاتوو ئەوەی کە دیارە کۆمەڵا سازمانی کوردستان حزبی کۆمۆنیستی ئێران خەبات و هەروەها پەژاک لەو ژوورەی هاوکاری ئێوەدا نین، کەواتە دەشزانین بە پێی زانیاری ئێمە بەشداری ئەو خولیەکەمە نەبوون بۆ دانیشتن یا ڕاگۆڕینەوە. کاک شاید هەر کام لەوانە دەلایل و هۆکاری تایبەت بەخۆی هەیە بەڕاستی. بۆیە من پێم وایە هیچ کامیان ناتوانێت ناوەندی هاوکاری بخاتە مەوقعیەتێک کۆ کردوایە ئەم لایەنانەی دیکەی حەزب کردووە یا لە بەرچاو دەگرتووە. یەکەم کۆمەڵەی سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێرانە کە من پێم وایە داوەت کراوە بۆ ناوەند، قسەی لەسەر کراوە، قسەی لەگەڵ کراوە و ئەوان بۆ خۆیان و دەزانین لە ئاخرین وتوێژی تەلەڤیزیۆنی کاک سەید براهیمی عەلیزادە دەبیرەوەڵی سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیست لەگەڵ جەنابتان ئەو باشکرا مەرزبەندی خۆی لەگەڵ ناوەندی هاوکاری حزبەکان ڕاگەیاند کە من پێم وایە مەرزبەندیەکە کە ئەگەر ئێمە بێت و ئەو شەرخانەی هاوڕێی براهیمی عەلیزادە قبوڵکەین یان ئەم چوار حزبە خۆ ملحەق بین بە حزبەکەی ئەوان بۆ هاوکاری بۆ چوون بۆ ناوبەرەیەکی کوردستانی یا جبهەیەکی یەکگرتوو من پێم وانییە مەرجگەلێکی وا بتوانێت دروست بێ. بۆیە سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران خۆی لە خۆی زۆر تئۆریزەی کردووە، زۆر ڕوونەکە بۆ نایەتە ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستان و لەبارەی وتوێژیش لەم چەند ڕۆژە قسەیان کردووە و دوای قسەکانی دەبیرەوەڵی سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێرانیش ئەوە ئێمە نەبووین کە هێرشمان کردوتە سەر کاک سەید براهیم، بەڵکو بەشێکی بەرچاو لە تەشکیلاتی خۆیان
و ناکۆچیەکە لە ناوخۆیانە هەیە نیشانیدا کە ئەوان لەم شرایەتە ناتوانین و ئامادە نین واردی وەها پرۆسێک بە پژاکە لەگەڕێتەوە بە پژاکە لەگەڕێتەوە دەڵێ تاودەی بە قژاکە لەگەڕێتەوە قژاکیش من پێم وایە مربوطە بە بەوان یعنی دەزانی کە تۆپەکە لە مەیدانی پژاکایە لەوەتی پژاک دروست بووە پەیوەندیەکی نائاسایی لەگەڵ ئەحزابی کوردستانی هەیە و دەتوانم بڵێن پەیوەندیەکی ئەوتۆی نییە ئاخرین جارێکە کنگرەی پژاک بۆ حدودی 2 ساڵ یا 3 ساڵەوە پێش کە هاوسەرۆکی پژاک دانەدانەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لە باشووری کوردستان بەسەرکردەوە هاتن بۆ لایەنش من لەوێ عەرزی کاکسیامەندی معینیم کرد وتی کە ئێمە لە کنگرا پێداچوونەوەمان کردەوە پەیوەندی خۆمان لەگەڵ حزبەکانی ڕۆژهەڵاتی لە مەولا وا دەکەین و نزیکایەتی زۆر دەکەین هەر وەختە بە کاکسیامەندم کاکسیامەند ئەخر زۆر جارێەوە هاتوون و بە ساڵ بە 2 ساڵ دوای دیارتان نەبووە ئەم ڕای نەکەن بچن دوای 2-3 ساڵی تر بێنەوە کاریشەوە حدودی 3 ساڵە کە هیچ خەبەرێکیان لێ نییە بۆیە وانگەی پژاک بۆ خۆی دەزانین کە سەر بە پێکاکایە و ئەو لە جبهەیەکی دیکە قەراری گرتووە و بارها خۆی لە بازنەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هێناوەتە دەرەوە ئەگەر دەی هەوێ پژاک بێت واردی ناوەندی هاوکاری حزبەکانی ڕۆژهەڵات بێت یا چارەنووسی خۆی بە چارەنووسی ڕۆژهەڵاتی کوردستان و حزبەکانی ڕۆژهەڵاتەوە گرێدا خۆ ئەو ناچارە واردی تەعامل بێ هاوکاری بێ قسە بێ دیالۆگ بێ و ئەوە دەزانین کە بەداخەوە ئەو هەڵسوکەوتە بەوجێوەنی پێگەی بە خەباتی مەربوط تا خەبات ئەندامی ناوەندی هاوکاری حزبەکان بوو خۆی چووە دەرەوە ئەو پێم وایە وابەستگی یا تعلقی بە سازمانی مجاهدین زۆرە کە سازمانی مجاهدین لە ئەزەلەوە مخالفی وت و وێژە و ئەو عقیدەیان بە فدرالیزمیە سازمانی خەبات لەبەر ئەوە چووە دەرەوە بۆیە من پێم وایە ئەو استدلالانە دروست نین دروست نییە کە ناوەندی هاوکاری حزبەکانی دیکەی وەلا ناوە بەڕاست زۆر چاکە کاک ڕەزا ببوورە وەلانان ناوەندی کەواتە ناوەندی هاوکاری ئەوەی پێ قبوڵە کە بۆ ئەگەری هەر وتوێژێک لەگەڵ کۆماری ئیسلامیدا هەر دانوستان دێ پێویستە کە هەموو دەنگەکان نوێنەرایەتیدان لە با بڵێن کۆڕێکی هاوبەشدا هەبێ وەک نوێنەرایەتی گەلی کورد لە وتوێژەدا کەواتە ئەگەر بەیانی حزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە خەبات و هەروەها پەژاک بڵێن ئێمەش ئامادەین لە وتوێژێکدا بە هەر هەلومەرجێکەوە با بڵێن بە هەر پێداویستیەکەوە بە هەر ڕاگەاندنەوەی کۆماری ئیسلامی بەشدار بین ئێوە کێشەتان نییە کە لەگەڵ ئەواندا نوێنەرایەتێکی هاوبەش پێش بێنن هەیئەتێکی هاوبەش پێش بێنن وەفتێکی هاوبەش بۆ وتوێژ بینێرن ئەوان وەختێ واردی هاوکاری دەبن هاوکاری معنای خۆی هەیە هاوکاری ئەوەیە کە تۆ مثلا لە ناوەندی هاوکاری ئەم چوار حزبە پێکەوە هەماهنگ دەبین سەرکەلە لەگەڵ یەک دەبێن یەکتر قەناعەت پێدێنین و یا ملاحظەی یەکتر دەکەین کە بە نوێنەرایەتی یەکتر بچیت ئەگەریش ئەم سێلایەنەی دیکە یا هەر لایەنێکی دیکە هەوێت دەبێ ئەم ئوسولە ئەم پرەنسیبە ئەم کەش و هەوا ڕعایەت بکە و خواهانی ئەو هاوکاریە بێت ئامادەی ئەوە بێت دوو کاک شاید ئەم چوار حزبە کە قسەمان کردووە ئێمە پێمان وایە هیچ دەرخاستێکی حزبی نابێت بکەین ئێمە وەکو ئەحزاب نابێت بەشداربین وەکو هەیئەتی گەلی کورد دەبێت لە هەر وتوێژێکا بەشدار بین دوو ئێمە دەبێت بیرروڕای گشتی کوردستان متقاعد بکەین کە بالاخره گزارشیان پێ بدەینەوە ئاگاداریان بکەین و ڕاهنمودیان لێ وەرگرین قسەی خۆمانیان پێ بکەین گزارشیان پێ بدەین مرەتەب و تعدادێکی هەرچی زۆرتر لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کەسایەتیە سیاسیەکان لە تێکۆشەرانی سیاسی کورد کە ئێستا لەگەڵ هیچ حزبێنین ئێمە هەر قسەیەوەشمان کردووە کە تا ئەو دەنگوانێشەیە بتوانین لەگەڵ ژمارەیەکی زۆرتر مەشوەرەت و ڕایدەنی بکەین دەبێ حتمەن ئەو کارە بکەین زۆر سپاس داوای لێبوردن نەکەم لە هەموو بینەرانی خۆشەویست بەهۆی ئەو کێش تەکنیکە هەمومان کارەبا لە هەرمی کوردستان بڕا ئەوە بوو هۆی ئەو کێشەمان زۆر سپاس لە بەڕێزا کابی جێگری سکرتری کۆمەڵە زەحمەتکێشانی کوردستان و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر و بەرنامەیەکی تر بێبرانی کارەبا ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن